مەکتەبی ڕاهێنان و پێگەیاندنی کادران لە درێژەی کار و ساڵاچەکانی خۆیدا بەردەوام ئەنجامدانی ئەو پرۆژانەی کە لە چوارچێوەی پلانی استراتیژی ساڵانەی خۆیدا ڕەنگرێژیان کردووە. لەرە پرۆژەیە کە ئێمە ئەمڕۆ بۆی هاتووینەتە سنووری مەڵبەندی ڕاپەڕین بریتە لە پرۆژەی هۆشیاری کاری ئۆرگانیە. دیار ئێمە هەموو ساڵێک پرۆژەیەک لەژێر ناونیشانی جیاجیا بۆ ئەم پرۆژەیە بە ئەنجام دەگەێنین. ئەوانەی کە بەشداری پرۆژەیە دەکەن ئەو خوڵانەی کە بەخۆیەوە دەگرێتن بریتین لە بەرپرسی بازرگانی ڕێخستن و هەروها ئاستەکانیان لە ئەندامانی ئەنجومەن و ئۆفیس و مەکتەب و ناوەندەکانی سەنتەر و ڕێکخراوەکان. دەر ئامانج لەکردنەوەی ئەم پرۆژەیە خۆلەکردنەوەی ئەم خوڵانە کە ئێمە بۆ سەر مەڵبەندەکان دەکەینەوە بریتێ لەوەی کە خوێندنەوە بکەینە هۆکارێک بۆ گۆڕینی بیرکردنەوەمان، ئەوەش بە ئامانجی ئەوە یاخود بە مەبەستی ئەوەی کە بتوانین بەرپرسیارانە لە داهاتوودا کاری نمونەیی و نەوعی ئەنجام بدەین. ئەمڕۆ مەکتەبی ڕاهێنان و پێگەیاندنی کادیران کە لە چوارچەوەی ئەو خوڵی کە هەستاوە بۆ سەرجەم مەڵبەند و سنوورەکاندا کردوویەتەوە. لەم چوارچەوەدا ئەمڕۆ لە سنووری ئیدارەی مەڵبەندی کۆمەڵی دادگەری لە ئیدارەی ڕاپەڕیندا ئەم خولە بەڕێوە چوو کە تێیدا لەژێر ناونیشانی خولی هۆشیاری نمونەیە کە بۆ پێگەیاندنی کادیر و زیاتر شارەزابوون و ئاشنابوون بە کاری سیاسی و خوێندنەوە بۆ ئەوەی بتوانین داهاتوویەکی باشتر بنیاد بنێین